ڕۆژە پیرۆزدا پیرۆزبایی لە هەموو کرێکاران و جیهان دەکەم و سەندیکاکانمان هەموو و پیرۆزبایی لە بەتایبەتی لە ئافرەتان و ماندووبوونانی دەستەکانیان دەبچم کە لە شاری هەڵەبجە خۆشبەختانەیەکێکە لەو شارانەیەکە لە هەموو شێوازێک و ئافرەت وەکو پیا و کار دەکات شان بەشانی پیا و کار دەکات بەڵام بەداخەوە داوای لێبردنەوە کە هەندێک ئافرەتمان هەیە لە شوێنان کار ئەکەن کە داکۆتی مافەکانیان وەکو پیاوان بەجێ ناکرێت و جێبەجێ ناکرێت لە ڕووی مادەی معنەوی لە هەموو شتێکەوە بەڵام ئێمە کە خۆتان نەزانن کە هەڵەبجە یەکێکە لەو شارانەی کە بە زۆربەی ئافرەت تێدا کار دەکات هەموو خاوەن دوکان و مڵک و ئافرەتن من داوایان لێ ئەەکەم لە خاوەنەکان بەرپرسەکان خاوەن پرۆژەکان کە یارمەتی ئەو ئافرەتانە بن کە کار دەکەن کە مەو بە بنەغەکەمە کار دەکەن من ئەلێران لێیان داوایان لێ ئەەکەم ئەڵێم کە ئافرەتیش وەکو پیاوە کەشان بەشانی پیا و کار دەکات ئەبێ هەمویان یەک لاو یەک تەبا و یەک ڕیز بن لێرەدا. وەکومان نەزانین ئێستا با بڵین لە حاڵەتێکین کە ئافرەت و پیاوان بەبێ جیاوازی لە دەرەوە بەبێ گوێدانە کۆمەڵێک ئەوەی کە بیر و باوەڕی کۆمەڵایەتی نەریتی کۆن کە ئافرەت هەر لە ماڵەوە بند کرابوو هەرخ بۆ خزمەتی ماڵ و مناڵ بوو بەڵام ئەلحەمدولێلا ئێستا خەڵک چاوکراوەتر بووە ئافرەتیش ئەتوانێت بڕاتە وەکو پیاوان لە دەرەوە کار بکە بەڵام کۆمەڵێک کار کە ئافرەتان ئەیکەن بە بەراورد لەگەڵ پیاواندا جیاوازیان هەیە بەپێی شوێن و جێگە و کارکردنەکەش ئەگۆڕێ چ با بڵین کری کارەکەیان بێت یاخود ئەو ئیشەی کە ئەیکەن ئافرەتان ئێستا لە ئێستاە زیاتر خەریکی چەند کۆمەڵەکارێکی دیاریکراون هەم لە ماڵەوە هەم ئەتوانن بێنە دەریشەوە بێجگە لەوانی کە با بڵین لە دام و دەستگا حکومیەکاندا لە پەروەردەکاندا ئەمانە کە مامۆسا و کۆمەڵە چینی با بڵین فەرمانبەر جیا لەمانە کۆمەڵێکیشمان هەیە با بڵین کە ئیشی دەستی یاخود خەیاتی یاخود نانکردن یاخود کۆمەڵە کاری دیکە کە لە ماڵەوە خۆیان ئەیکەن بە ڕەنجی شانی خۆیان هەڵبەتە ئێمە جەختیش لەسەر ئەوە ئەەکەینەوە کە ئیشێک ئەکەن خۆیان مانوبوونێکی زۆریشی هەیە بەڵام کرەیەکی کەمتریشی هەیە وەک لە چاو ئەوەی کە بڵێن کری پیاوان زیاترە. ئێمە داواکارین بۆ نمونە کۆمەڵێک شوێن بکرێتەوە بۆ ئافرەتان کە بێنە دەرەوە لە ماڵەکانیانە بۆ نمونە خەیاتن کۆمەڵێک شوێنمان بۆ دابین بکرێتیان حکوومەت بیکاتەوە کە هەر وەکو کۆمپانیایەکی لێ بەدیان وەکو دەرفەتێک کە ئەمە زیاتر گەنجان دەتوانن هەم لەوێ کارەکانیان بکەن هەم دووری شەکەونەوە لە ژینگەی ماڵەوە و کارێکیش کە بە کۆمەڵ بکرێت هەم خۆشترە هەم ئاسانتریشە و لەوانیشە ئێستا ئەگەر دە ئافرەت پێکەوە کارێک بکەن هەم مانوبوونی کەمتریش بێت و هەولانەشە کرێکەی باشتر بێت تا ئافرەتێک کە بەتەنیا هەموو ئیشەکان بکات ئیتر چکاری درومان بێت یا خۆت چنین بێت یا خۆت نانکردن بێت هەر کارێک بێت کە خانمەکان ئەیکەن. بەڵێ.